خواردنەی دروست دەکاتن کە ئەوڕۆ من زۆر حەزم لێیە. ئەویش خواردنەکی بەهاریە، ئەویش یەکێکە لە خۆشترین جیایەکان کە کاردیە. هاتیمە بازاڕێ و لە دوی کاردی دەگەڕێم و دەمەوێت کاردیەکی زۆر جوان و فرێش ببینمەوە و لەوەی لە شێفی بەم و شێف بەچەندەوە عەچی لە بۆ من ئەو کاردیانە دروست بکاتن. سلام عليك. عليكم السلام بخير. كل خيرة. ماشي أحوالك تندرستيت. سباس دكم سلامت بيك. أو كارديا نوية. أو كارديا نوية أورو نوهاتيا بري. أورو لوهاتيا. بري بري. إيه والله أجر بطاني كيلو بتندا. ولا كيلو ب 8000 جرام. أي الرولون ده جرام بو ماما. جرام بو. خاطرم دقري؟ ها؟ خاطرم دقري؟ كاتب أم 5000 باي 5000 كاردي ملوداني. بس تساوى. باشا. أو كاردي لتشندر لي كرتوا. أول اللي بنكت ولا قمرجة كريسن. لا قمرجة كريتت. بلي. يعني لو بخوان لي دكان. بلي بخوان لي. زور باشا والله أجر بطاني ماما. إيه. هندكم لبوداني باي 5000 بس بين بلا بازارتكو خلق زور كاردي. سعيدني والله بازارك أقول كاردي فوشة. الحمد لله بس دبروي السعري جرام بوا خلق زور كاردي دكرين. نية. كاردي دكران. ري والله دكرين. يعني أون دخوشة سعر جرام بجرام نبي ما كاردي هر دكرين حزمان لكارديا أو دخارة بيتونا خوش أو رولو بربانج كاردي لي دنين ببرنت كاردي بسادة كاردي بجنم حزك يورا دعوتش بس سبري مكراوي لوم كسرتي سلامت بيوزلهم داني بس دبوم خنا أو تزوركي إيه باش مين أوش 5000 باب الدم بس زيادة لوم خنا أو تزوركي ماما إيه دستت خوش بيتن ربي تماشا أي دست خوش بيلوش ما بتشيشة أول شيء شاشمة باي 5000 كما نا أما أول دي دخوين كخسار نبي ماما لو خسار بي قلنا حنيا دستا كان تان خوش بي خوا بازار تنبدا خوا حافظ هەرزارە و لە گوندێک هەرزارە و لە ناوچەک و لە سروشتێک ئەو ڕۆهاتینە گوندی ناو کەندان و ئەلێرانە سروشتە جوانەکەتان پیشان دەدەین و شێف ئەلێرانە بەکاردی خواردنی زۆر خۆشمان لە حازر دەکات ئێستا دەچین لەگەڵ خەڵکی گوندەکە قسە دەکەین هاجان دەگیری ئۆی دەچین لەگەڵ خەڵکی گوندەکەی قسەی دەکەین و بزانین چیە مۆزدە وەرە با بڕۆین ماشەڵڵا خەڵکی ئەو گوندەی زۆر بەدەست و دڵن و زۆر میوان دۆستن ئەو ئێستا هاتیمە ئێرانە لەگەڵیان دانیشتیمە ماشەڵڵا کوونە ئەحواڵتان بەڕێزی مامە کوی ئەحواڵت مامە ئەو گوندە چ شتێکی زۆر بەناوبانگە والله بەئاژەڵداری ناوبەناوبانگە بەئاژەڵداری ئیشی ڕۆژانەی تو لەو گوندەی چییە؟ والله صاحب حیوانی و هەندێک صاحب محاشن و هەندێک پێشمەرگەنە و هەندێک هەری ئاەتە تشتیە ڕاستە چەند دەبی لەو گوندەی دەژی؟ والله لە مێشە لە بیرم ناهێتە زمانی با پیرە لە گوندەی دەژی ینی لە زمانی منداریەوە لە خۆ لێران با پیرمان هەمندار بوونە هەلێرە بووینە زۆر باشە گەل لە مێژە لە بیرمانێتەوە ماما ئەنگۆ لەو گوندەی چ شتێکی دەچینن وەچی جیا و سەوزە بەخۆنە لە تشتێ وهانیە لەکەوانە ئەبەرێ ئاوی نییە ئاوی کەمە ئەو لە سەفینە ڕاڵومە هاتە لەکەن سەیتەری لە سەزادی ڕیسێرە ئەوی وانیە کوبری بەشێ تشتیەکەن لە داڕماریان چاندینە باخ بەس کەمەک ڕاستە دەرێن ئەلێرانە هەندێک کاردی و شتی وا دەڕوێ ئەو کاردیانە بە تاوی پێدەگا کە ئەنگۆ بتانن بیخۆن بەری
ینی بەتاوی پێدەگا لەسەر گردەکان بەر لەو گردا لەو ئاقارانە هەیە زۆر باشە ماما دەست خۆش بی دایە گیان کوی ولا باس ئەحواڵت تەندروستی الحمد لله سەلامت بی دایە ڕۆژانە خۆت بە چ سەرقاڵ دەکەی لا خب شتي معرفة سرقانة كاين حيان داري أو تشتيوها نانشتی وا دەکەن نانو تشتيوها دكاين باشە دایە گیان لێرانە چ جیایەک دەڕوێت چ سەوزەک دەڕوێ ئەنگۆ لە خۆتان ژنەکانی گوندی هەموو بچن لێکەنەوە كان قربو كاردي بو تشتيوها بو زۆر باشە ئەو ساڵ کاردی ئەلێرانە ڕواایە وهي بريك هيا. كمان قال لك زورني كمان زۆر باشە ئەوڕۆ لە بۆ نانی ئێوارێ ئەمە لە بۆ بەرەبانگی کاردیمان هینە شێفەکەمان کاردی لێ دەنێ بە دوستێنەوەی جانە شێفەکەمان کاردی لێ دەنێ بە دوستێنەعی ئەنگۆ هەمووتان میوانن لە بۆ بەرەبانگی وەرنتان بکەن گەورەمان دەکەن. مەطبەخەکەمان ڕازاندیتەوە و شێف هەموو شتەکانی بە تەرتیبات دانایە بە جوانی دانایە لە گوندی ناوکەندان و جەوەکەی زۆر خۆشەوە نیە شێف زۆر کوی ئەحواڵت سپاس ئەتکوی سەلامت بی سپاس دەکەم یاخە باشە. شێف ئەو هەموو تەرتیبات و شتە جوانانە چێ دەرنایە ئەوڕۆ خواردنەی سەرەکیمان هەیە خواردنە سەرەکیەکەمان کاردیە زۆر باشە بە دوو جۆری ئامادە دەکەین زۆر یەکەمان برنجان زۆری دووەمیشمان گەنمە بە شلیە کاردی بەگەن و کاردی بە برنج بەڵێ زۆر باشە بەس لێرە یەک پرسیارم هەیە بەڵێ کاردی بەگەنم دوو ناوی هەیە وەنیە دوو ناوی یەکێک هەیە. بە شلیە یەکێک بە ئەوەیە هەردووک بە شلیە بەس یەکیان سپیا یەکیان سۆرە ئاها ئەمە خواردیتم بە توندی شێف بە ئەوە توندی چی برنجی لێ دەنێن و کاردیش دەخەنە ناوێ ئەوە شە بووە نازانەوە هەم نەخواردە ئەو جەکەرستەکانت کەچن کەرسەکانی کە زەڵاتێکمایە زەڵاتەی جەرجیلیە زۆر باشە پێویستمان بە لیمۆە پێویستمان بە تەماتەیە پێویستمان بە سرکەیە زۆرە شیرینێشمان هەیە معلەبی بە برنجی ئەو لۆ میدانە ئەو لە تو برنجمان پێویستە شیرمان پێویستە لە جیاتی شەکریش هەنجینی بەکاردێنین ینی زۆر تەندروستی ینی بێ شەکر حازری بەڵێ بێ شەکر ئازری دەکەین هێر و دارچینیشمان پێویستە لۆ ڕازدانەوەکەش ناوکە کودی زەردەمان پێویستە ئەدی ئەو سماقی لێوێن دەردەبینم ئەو سماقەش ئێستا با کاردیەکەمان خایان کەینەوە پێ دەڵێم ئەو سماقەمان لۆچیە زۆر باشە دشێ بەڵێ کاردەکەت بەدڵ بوو لە بۆم کڕی زۆر زۆر جوانە دەستەکان دەستکە کاردیشیان هینا لۆمان لە گوندی بەڵێ زۆر جوان دام نایە بڵێ ئێستا کو کاردی پاک دەکەیەوە ئێستا کاردێکە ئەوە سێق لە ئەها لێکیان دەکەیەوە زۆر باشە تا چایەکە ئێوە یەقلە کو لێ ئەگەی قلبوو بەس تەمەشا دەکەی ئەگە هیچ زەوەی پێوە نەبوو دایدنێ دێکێ دەستک لە وردکردنی زۆر ئێستاانی ئەوە داینین ئەوە داینێتەوە ئەگەس دەردای پێوە بولەکە ئەگە زەردای پێوە ئێستا خراپبووی پێوە بوو لێ دەکەیەوە زۆر باشە شێف بەڵێ ڕاستە دەڵێن کاردی بەخۆی جیایەکە تیژە زۆر تیژە زۆر تیژە کوڵانیشی زۆر دەوێ زۆر باشە دەبی بە سماقی بیکوڵێن ئێستا و سماقەمان لۆیە وەچ کاردەکەمان جوان کردە دەست گوردمان کرد کاردەکەی ناو ئاوێ دەکەین بە سماقاوی دەیکورێنین هەتا تیژەکە معنی ئەمە دەرێن لە بڕ دەکەوی هەتا لە بڕ دەکەوی دەبی بیکورێنی ئەجە دیار نییە چەندی کات دەوێت ینی دیار نییە نادیار دەزانی ئەوە تامی دەکەی ناوە پارچەش دەخۆی گەرود ئەزیێت دەدا ئەگەر گەروی ئەزیێت نەدای ئەوە ئامادەیەگە ئەزیێتی ژا دەبی هێشتا بیکوڵێنی زۆر باشە شێف ئەوجا هەموو کەسێک هەر بە سماق لێ دەنێت هەموو کەسێک بە سماقی لێ دەنێ تمام ئەوجا کاردی یعنی بەساردی کاردی بەساردی ئەو قسە لە چ هااتێ شێف کاردی بەساردی لە پاشان کە ئەتوو کاردەکە ڕەش کرد پێ دەرێن بەمانە دەتانی بە ساردی بیخۆی ینی کە سارد بۆ کە سارد بۆ ئەوە پێ دەڵێن کاردی بە ساردی ینی وەچی دۆرمەی بە ساردیش خۆشە بە گەرمیش خۆشە بەڵێ بەڵێ کاردی لەکنەمە خۆشترین خواردنە شێف ئەمش زۆرم ئەز لێ بە برنجی بە برنجی زۆر خۆشە لەکنە من بە برنجی کوردیش زۆر خۆشە. شێف ئەوە بانجیدا بەڵێ وەختی بەربانگەیە بەڵێ خواردنەکانشمە ئازرە و ئارەوەڵا شێف ینی پێشەوەی باسی خواردن و شتەکان بکەین بەڵێ دەمێ باسی
ئەو گوندەی بکەم کە ئەو عادەت و تەقالیدەیان مایە زۆر جوانە زۆر میوان دۆستە میوان دۆستن لە عینەن وەختیش تازە دیتە دەهۆمە قاپە شیوەیان لە بۆ مەهینە ینی لە ڕەمەزانان و لە وەختی دیکەش ڕستقی بەتەنێ ناخۆن دایمەن قاپەچی لە بۆ جیرانەکەیان یان لە بۆ ئەو کەسێک کە دێ سەردانی گوندەکەیان دەکاتن قاپە خواردنەچیان لە بۆ دەبن قاپە شیرینێکیان لە بۆ دەبن بە پێی توانای خۆیان ڕاستە ئەوجا دیقەتێک شتیشمدا گوندەکە زۆر پاکە زۆر پاک بوو ڕاست بەڕاستی ینی سروشتەکەیان وەچی خۆی هێشتیتەوە زۆر پاکە دەستیان خۆش بیتن باسی خواردنەکەم لۆ بکە وەختە بمرم لە برسان خواردنەکانمان کاردی بەگەنم ئەو کاردی بە برنج محەلەبی بە برنج ئامادێ و زەڵاتەکەشمان ئامادەیە لەگەڵی زۆر میوەی میوەش ئامادەیە بەڵێ عەلەیکم ئەسسەلام بەخێر بێ مامە زۆر باشە شێف ئێستا بچینە سەر سفرە و لەوێن دەر قاپشتی دیزاین بکەین و بانگی میوانەکانمان بکەین و بەیەکەوە ڕۆژەکەمان بشتێنین ئێستاش ڕۆژەکەمان شکاند و ئینشەڵا خوا ڕۆژی هەموو لایەکی قبول دەکا و دووبارە زۆر بەخێر بێ دەستم خۆش بێت ئەمەش بەخێر زۆر سپاس بەڕێزن فەرمونون دەست ڕاکێشن بزانین کاردێکە کولێندرار چەندە شتی شێفی دەرەجەیەکە خواردنی شێفی فەرمو شێف بە خۆت خواردنی خۆت تاقیکەوە خۆش دەبێت ئیشەڵا زۆر ئینشەڵا بازارێک بانگ تێ بشتێنین بەڵێ بەڵێ بە قەسبی بەڕاستی زۆر خۆشە ئیوەیە کە ئەتوو بەڕاستی دەستاوت خۆشانە من زۆر حەزم لە کاردیە کاردی بەخۆی خۆشە و خۆشیش یعنی هەم کاردێکە خۆشە هەمیش بە خۆم شێفم ئەوە قسەی لەسەر نییە شێف دەست خۆشبی دەستان سلااوی زۆر عافێتتان بێ ماما بڵێ پێ دەچی زۆر دڵتان خۆشبی کەمە هاتیینە ئێران وڵای هەندی بڵێ دڵمان خۆشە سەلامت بنیاخۆ ئەمەش زۆر دڵمان خۆشە کە کەسانی بەڕێزی وە چینگۆ دەبینین سپاسان دەکەین ماما خەڵک ڕۆژانە دێ ینی گەشت بکاتن لە بۆ ئێرانە وەچی سەفرەی لە خۆی دابنیشی ڕێبەوەی دەدەن خەڵک بێنە ناو گوندەکەتان ینی سەیرانی بکەن بەێ خوشکە بەڕێز دێن زۆر دێن ئەوەی دێر هەر ئەوەلێمانە هەر خەلکی وەکیمانە بەڵێ ئەمە خەلکی خۆمانە هەتا ئێستا گەشتیاریەکانیش وە بزانم پاک و خاوێنی جەیەکەی کە دەبینن بە خۆشیان پاراستیتیان نوێ هەرەوە بەخۆی تقریبا بەنسبەت جیان باشە بەڵێ بەنسبەت جیان خەونی ئەپارێزن منتەقیمە ڕاستە ئەلحەمدولیلا ئەنگۆ هەتا پێدەچی هەتا ڕاددەچی زۆر میوان دۆست بن ئایا ئیشی ئەوەیە کە ئەنگۆ بە خۆتان لە بەرەوەی ئەلێرانە هەموو خزمن پێکەوە دەژین دەتانەوێ میوان لە دەرێبێ زۆر ڕێزی دەگرن و ئەو شتانە ینی کێفتان بە میوانی دێ بەو خدای خوشکە بەرێزەمە عشیرەتەکەمان عشرەتی هەرچینە بەڵێ ئەمە ڕێزی هەمویان عزیز مەمنی ئەمە دەرگەکراوە لە بۆ هەموو خەڵگێک بەڵێ ڕاستە تقلیبی ئەمە فەرق جوازینەوە گەندەکە چ عشیرەت و چ قەونەتێک ڕاستە چ کەسێکی هەبیدن دڵمان سافە الحەمدولیلا ماما الحەمدولیلا ئەوی دێت هەربێکی خۆمان حساب دەکەین ڕاستە کاردێکەتان بەدڵ بوو بوو ڕاتانێ بوو عافێتتان بانێکی بخۆم بخۆ مامە بخۆ مامە بە خۆتان زۆر کاردی لێدەنەن لێرە لە گوندێ باو خدایاری وڵا لێدەنێن بەسکەم لێیانین ڕاستە لەبەرەوەی ئەنگۆ زۆر دەخۆن لەبەرەوەی ئەها بەخۆی لێرانە ئێستا گردێ دەڕوێ و ئەنگۆ زۆر دەخۆن نەنامە دەخۆین تشتێەوە لێرە منتەقیمە بە کەلوای دێ داو تشتانە بخۆین لەبەرەوەی هەموو تشتێ خۆمالی هەی منتەقیمە یا سوریستی خۆمانە ئەو تاشەوانە باشە مامە خۆش بوو کاردیەکە پێ دەچی زۆر بە ڕاوەستم بەخوای مش دەبی مراکە چی بخۆمەها بەخۆشی دەخۆن دڵم توێ بخواێک سەڵات داخۆم قەت خواردن لێ نایە پێ دەچی زۆر حەستان لە خواردنی بێت قەت بە خۆتان خواردنتان لێ نایە بەخۆم زۆرم لێنا چ شتێکت زۆر خۆشە بە دەستی خۆت چ شتێکت زۆر خۆشە چ خواردنەکەت زۆر خۆشە بە دەستی خۆت والله بێمەزەوە ئەمە هەموو تشتێک دەستەکەی برنج و مەرەگا و دەزانی برنجێ دروست بکەی
وەڵام ماما ئەجە پێ دەچی بەخوای دەستاوتانگە لە خۆشببی ئیگوندی هەموو چالاکن بەژن و بە پیا و بە گەنج هەموو لایەک خواردنی دەزان دروست بکەن. بەڵێ